یەکێکە لە بەرهەمانویەکان یەکێک لە هونەرمەندە دیار و جانخۆشەکان کە ئەویش زۆر بەڕێز کاکڕەوە جەمالە بێگومان خاوەنی چەندین بەرهەمی ناوازەیە و خاوەنی چەندین گۆرانی زۆر تایبەتە بەڵام ئەم جارە بەرهەمەکەی جیاوازترە و پێشکەشی کردووە بە شەوی یەڵدای خۆت بڵێن گۆرانێکە بۆ شەوی یەڵدا وتراوە. هونەرمەند ڕەوا جەمال بەرهەمێکی نوێ بە ناوی یەڵدا بڵاوەکەتەوە پێشکەشی هەوادارانی خۆیەکە. یەڵدا کە نوێترین بەرهەمی ئەو هونەرمەندەیە تێکستی شاعیر مازیار فایق و ملۆدی محەممەد دلێرە و ئارام سەردار کاری ڕکۆرد و میکس و ماسچینی بۆ کردووە. کەچی هێشتا هەرچاوەڕێم من دواگەڵایە و پاییزەم کە لەم شەوە هەڵاوەرێم بۆ منی بێکەس و تەنیا هەموو شەوێ هەریادایە من بەبێ تۆ دڵی ماندووم لە گێژاوی ئازاردایە گەرچی ئێستا پڕوشەی خەم لە ڕوخساری مناڵەوە ڕەنگە تۆ نەمناسیتەوە بەڵام دڵم نەگۆڕەوە یەڵداوەک بەختی من و چاوانی تۆ ڕاشەنوێنێ وەک شەوانی چاو